خۆشەویستان ئەمڕۆ ڕۆژی سێشەمەیە هاوکات ئەمڕۆ پێشانگایەک لە دووهۆک دەگرێتەوە کە لە ڕۆژی جیهانی گەشت و گوزاردا پێشانگایەکی گەشت و گوزارە دووەمین پێشانگایە لە شاری دووهۆکی خۆشەویست دەکرێتەوە. ئێمە ئەم تەوەرەمان تایبەت کردووە بەم پێشانگایە بە بزانین لەم پێشانگایەدا چ شتێک نمایش دەکرێت کێنە و کەسانی کە بەشداریان کردووە گرنگی ئەم پێشانگایە و هاوشێوەکانی لە ماوە جیاوازەکاندا چۆنە بۆ کەرتی گەشتە گوزاری بەگشتی لە ناوچە جیاوازەکاندا. ئێمە میوانداری دکتۆر خەیری عەلی بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری دووهۆک دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدایە. دکتۆر سڵاوت لێ بێ و بەیانیز باش، زۆر سپاس بۆی لە بەیانیز باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری بێگومان مادام بەڕێوەبەری گەشت و گوزاری دووهۆکێت ڕۆژی گەشت و گوزاری جیهانی شت پیرۆز بێت. با یەکەم جا بەوە دەست پێ بکەین لەم ڕۆژەدا چ پەیامێک هەیە؟ بانی باش مەمنوو سپاس بووە. ئەف ڕۆژە ئیرۆ ڕۆژە گەشت و گۆزارە جیهانیە. ئەم پیرۆستکەین لە هەموو گەشتیاران، ئەم پیرۆستکەین هەموو کۆمپانیان گەشتیاری و بتایبەتی لە خەڵکی پارێزگاها دووهۆکە ڤێرجین گەشتیاری. ئەف پیشەنگەها هاتیە دانان پیشەنگەها گەشتیاری دیودەولەتی یا دوێیە پارێزگاها دووهۆکێ پشتی سەرکەفتنە پیشەنگەها یەکێ لە ساڵە 2021 ئەvê پیشەنگەهێ نزیکی 105 کۆمپانی پشکدارن وەک ئوتێل و موتێل و ڕۆستەرانت و هەندە کۆمپانی دیشکت پشکدارن هەموو بتریاوان گرێداینە گەشت و گۆزارێ و فلکلۆری ڤەت گرێداینە. ئەف پیشانگەها نزیکی ینی 15 دەولەتت مشارەکەن یعنی وەک هەرێما کوردستانی وەک عێراقی و ئیتالیا و ئەڵمانیا و هەندێک دەولەتی عەرەبی شکت پشکدارن. ئێرە و ڕسمی توش دێنەڤەکردن ئیرۆکە ڕۆژە سێشەم بووە 27 نه ji ber roja cîhaniya gelek mêvan şik dê hazir bin li vê ew ê bûma wê sê roja şik dê te berdewam bit. Me gelek armancî tên ji vê pîşangehê yek şu an li vilivandina abûrê parêzgeha duhokê pênasî dê çê bin beyda van kompanya da her rosa xelkê duhokê parêzgeha duhokê wî ji parêzgehê dî mumkin bêne سەردانا بێ پیشەنگەیەکەم باس کردووە ماژۆ پێدا کە زیاتر لە 150 کۆمپانیا بەشداری کردووە. دەمەوێت بزانم کە ئایا ئەو کۆمپانیانە تەنها ناوخۆی کوردستانن یاخۆن دەرەکیشن؟ نانا gelek jê li herêma Kurdistanê parêzgehên herêma Kurdistanê û gelek jê ew kompanîne yetbiyanî neşik yanî wekî mesela wekî me gotî du zanko wê muşarek bûn ji dewletê Ewropî wek Almanya wek İtalya Rusya pişekdara edvê ew da qonsela Sri Lanka hewlêrê pişekdara çendîn dewletê Erebî pişekdarin belê. زۆر باشە چالکیەکانی نێو پێشانگاکە چین دکتۆر؟ با بزانین لە پێشانگاکەدا چی ئامادەکاریەک کراوە چالکیەکان خۆیان لە چیدا دەبینەوە؟ توزانی هەر کۆمپانیەک پشکدار بدێ تشتێت خۆ عرض کات سەر خەلکێ یعنی هەرێکی بخۆ جیەکوی هەیە هەرێکی ستێچەکوی هەیە هەرێکی چادرەکەوە هەیت بنوێ چادرێدا کا چی تێدا هەیە دێ عرض کات دا خەلکێ دهۆکێ بزانێت و مثلا ئەvê ئیتالی کەوان چی بەرهەم هەیە ئەو بەرهەمی خۆ دێ پێشکەشی خەلکێ دهۆکیەکان دنیشە خەلکێ دهۆکیەکان ئەvê رووسی هاتی دێ بەرهەمی خۆنیشە خەلکێ دەت و هەر هۆسا ئوتێل و موتێل و ڕۆستەرانت هەرێک بەرهەمی خۆ دنیشە خەلکێ دەت و ژبەر vê çendêşek yani hem xelkê parêzgeha dihokê xelkê dî seredana vê dêzanin ku ev kompanîne çi berhem heye و ممکن خۆفایدە ژوی بەرهەمی بکەن و عقد نابیناوان شەریکادا و چێ بێت و مەفاوی ئینشاڵە دەگەلک بتێ پیشانگای بالێ. ئەم پێشانگایە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام دەبێت و چالاکیەکانی ڕۆژانی داهاتوو کاتێکدا بەردەوام دەبێت هاوشێوەی ڕۆژانی پێشوو دەبێت؟ ئەکیت بەردەوام بێت ئیرۆدا 27 هەتا 29 ماوێ سێ ڕۆژە دێ بەردەوام بێت ئەف پیشانگەها ئێواران شک تشتی جۆرە جۆرمەیەت هەین یعنی پرۆگرامەکە بۆ ماوێ سێ ڕۆژەمەیە داناین یعنی هۆنەرمەند دێت تێدا هەبێن تیمێت هۆنەری دێت تێدا هەبێن یعنی بڕاستی گەلک پرۆگرامێکی جوان مێدانەی بۆ ماوێ سێ ڕۆژە هەر ڕۆژ جۆرەی پرۆگرامیە. دکتۆر من ئەمەوێ بزانم پێشانگای لەم جۆرە پێشانگایەکی لەم جۆرە کە دەڵێیت نێودەوڵەتیە و چەندین وڵات تێیدا بەشدارە چۆن کاریگەری لەسەر کەرتی گەشت و گوزار بەگشتی لە ناوچەکەدا دروست دەکات بۆ پێی ئەمە دووەمین پێشانگاشە کە بەڕێوە دەچێت.
أكيد يعني وكما إشارة بدا يعني وقت مرف بيشانجا كوسط دانيد ما كومك أرمانجا وهي يكشوان أرمانجا لفلفا أبوري بارزجها دوكيا یا دوێ ئەمەزانی پارێزگاها دهۆکێ زەنگینترین پارێزگاها سەرئاستی هەرێما کوردستانی و عێراقی بجێن گەشتیاری ئەف کەسێت پشکدار بن دێ سەردانە هەندێک وانجێت گەشتیاریکەندا و بزانن بتر ئەوێت بیانی هاتین ئەوەک بۆ ڕاچێکری سەفرەك ما بۆ چێکری بۆ ڕەخە ئامیدی دێچە سەراوان وان جیهادان ئارمان جادی ئەوە خەڵکی دهۆکێ دێ بەرهەمێ ئەوان کۆمپانیا بینێت و ئەو شک دێ کەڕەم و ضیافەت و خۆشمێریە جوامێریە خەڵکێ پارێزگەها دەوەکێ دەبینن و فاکیت گەرەك ئارمانجت وێ بدەنە حتا نابیناوان کۆمپانیادا عقد دێچێ بن نابینا رووسیا و ئیتالیا نابینا خەڵکەمێ دهۆکێ یعنی کۆمپانیت دهۆکێ و ئەوان کۆمپانی دی فەدێت تعارفەك چێ بن نابیناوان کۆمپانیادا و دێ عقدا نابینا خوددا چێکەن و ممکن کارتێکردنەکە ئیجابی هەبێت بۆ کارتێک کشت و گۆزارێ پاشا ڕۆژی ئینشاءڵڵا. زۆر باشە دکتۆر بۆ دەزانین کە کۆمپانیای جۆر بە جۆر بەشداری کردووە من دەمێ ئەو بزانم کە ئەو کۆمپانیای کە لە دهۆکەوە بەشدارن چیان کردووە بۆ هاوبەشی لەگەڵ کۆمپانیا عێراقیەکان تاوەکو بتوانن هاوڵاتیانی باشووری عێراق و ناوخۆی عێراق بۆ خۆیان ڕابکێشن. ئەکییت نۆکەتوت بینەمێت جیەکی داوە جیەکی کەلەپوریە جیەکی جوانە ئەف شتێ فلکلۆری کەلەپوری ما ئەمنیشا خەڵکێ بدەین ئەکییت یعنی نسبەتا گەشتیارن عێراقی و ئەوێ ما پەیوەندێکە قەوی بهێز مەلگەل کۆمپانیین عێراقی هەینا و ئەو شێت پشکدار بوون و ئیرۆکە 20 نزیکی وەفدەکی گەشت و گۆزاری بەغدای دێسەردانە ئەوێ کەت و بۆ ماوێ سە ڕۆژە دێلگەلمە ببینێت فەوش هەموو گرداینە گەشتیارەوە وەک سەرۆکن دەستا وەک سەرۆکن کۆمەڵا وەک جیندێت گەشتیاری ئەوە دێ سەرامەدەن فاکیت ئەوەش دێ پەیوەندێتمە ئەلگالوان پێزن شک بەس ئەس باوەڕکەم دێ هێستەر لێکەن ئەو وەفدێش بەغداش بێتە دەرکێ ئەف میێوانێت مە یش پارێزگەین هەرێما کوردستانیش بێن سەرامەدەن ئەوە هەموو دێ بەرنیاسێک چێ بنا بیناوان فاز باوەڕکەم ینی ئارمانجا هەرە ماستەر نەدێ زەڤرد بۆ پارێزگەها دۆکێ بەس بۆ هەرێما کوردستانی هەمووکە پشتی ئەو وەفدێ بەغدایە بلندێ گەشت و گۆزاری سەردانە وێ پیشانگەیە بکەت و بۆ ماوێ سە ڕۆژە وێ پیشانگەهەیە بوون دێل پارێزگەها دۆکێ. دکتۆر ئێمە زانین چەندین وڵاتی جیاواز لەم پێشانگایەدا بەشدارن چەندین کۆمپانیا جیاواز لەم پێشانگایەدا بەشدارن بێگومان سەردانی کارانیش کەسانی بیانیشی تێدا دەبێت دەمێ بزانم تا چەنە هەڵدراوە کە لە پێشانگاکەدا مۆرکێکی کوردایەتی نیشان بدرێت. ئەکییت یعنی تەرکیزامە گەرەك ئەوەک و بتر یعنی دوی ما ئەم میێوانێت خۆ نزیکی 105 میێوانی مەیەت برینە ڕستۆرانتێکی هەموو خۆزادت کوردی بوون. فأكيد أف كسنت بياني وقتي بين أفي زاد كردي ببين أو شو كريكلامك يا هم بو رستورانتي هم بو بارزجاه دوكي دابزان أف زاد كردي تشاوانا وناف بيشانجيش دا دافتشتنا إيرو كهبن بما بيسورو جديد بردوام بن يعني تشتكي كالابوري ما هي بتايبتي يجري داي أبجلكو بركافا يجري داي فان تشتت كالابوري ديفا يجري داي أبنان كرديفا وطارونة كرديفا وكاري كرديفا حموك دي أم إيرو كافان ما بيسورو جدا دينشا بيشينا يعني أف كاسيت بشكدار بن ذي بشانجه هذا. باشە دکتۆر من دەمەوێت ئەوە بزانم کە ئەو کۆمپانیانەی لە دەرەوە بەشدارن وەکو خۆ ئاماژە و پێدا لە رووسیا و لە ئەڵمانیا و لە زۆر وڵاتی جیاوازەوە بەشدارن کە لێرە بەشدارن چۆن دەتوانن خزمەت بە کردی گشت و گوزاری هەرێمی کوردستان بگەێنن. يعني هات نافان بو پارێزگەها دۆکێ هات ناوان کەسێن ئەژنەبی بیانی بۆ vê پیشانگەهەیە ئەوە دەبێتە ڕیکلامێک بۆ کارتێک گشت و گۆزارە پارێزگەها دۆکێ ئەوێ رووسی کۆمەکە رووسیاواتی سبەی بزەڤرنە رووسیا ئەکی دێ بەحساوان بەحسا vê پیشانگەهەیەکەن ئەوێ ئیتالی ئەوێ ئەڵمانی وەختی بزەڤرە دێ بەحسا ئەوێ کۆمپانیەکەت ئەوێ ئوردنی ئەوێ ئیماراتی هاتی دێ بەحسا ئەوێ کۆمپانیەکەت یانی vê پیشانگەهەیەکەت دێ بەحسا پارێزگەها دهۆکێکەت دێ بەحسا هاتن و چۆنا خۆکەت المەتاری چاوە ئستقبالاوان کرد پیشانگەی چاوە استقبالان کرد دێ ڕستۆرانتت مەبینێن دێ ئوتێلت مەبینن فاکیت ئەوە هەموو ڕیکلامەکە نەبەس بۆ پارێزگەها دۆکێ بەس بۆ هەرێما کوردستانی بگشتیشن. پێشەنگاکە تەنها تایبەتە بە گەشت و گوزاری دهۆک یاخود هەوڵێک دراوە بۆ نیشاندانی تەواوی ناوچە گەشتیارەکان ئەگەر بەشێکیشیان بێ بۆ نمونە لە ناوچەکانی دیکەی کوردستانەوە.
ئەکید نەبەس نیشاندانە جێنگەشتێن پارێزگەها دۆکێ بۆ ڤان کەسا وإنما مەتین پشکدارش سلێمانیە مەتین جێ دیوێتین ئەکید ئەوە هەرێک دێ بەرهەمێ خۆ بەڵاف کات يعني فندقة مصدر ايش هوليري ويتهاتين فأفنش دي برهمي خوني شافان كسادن فأفدي بتارك لامك نبس بو بارزقا دوكي بو هوليري بو سليمانية بو صوران بو حلب شاف حمو كسب بشك دارا فأكيد أفنش دي برهمي خوني شاوان كسادن أفيد بيانت بشك دار بن فبقشتي فدي بتارك لامك نبس بو بارزقا دوكي بينما بو بارزقهن دين هرما كردستاني بو قشة بيدانا كارتي قشتو گوزاري الباشا روجي ئاماژە بە چەند کۆمپانیایەکدا وەکو هۆتێل و ڕێستۆرانت بەڵام من دەمەوێت ئەو بزانم لەو 150 کۆمپانیایە دیارترینە و کۆمپانیانە چینکە بەشداریان کردووە. ئەکید تشتێک کە لە مەگوت هەرێک بەرهەمی خۆ دێنێت یعنی مەثلا ڕۆتانە دێ بەرهەمی خۆینت ئەvێت ئیتالیت ئەڵمانیت هاتین هەرێک بەرهەمی خۆ دێنێت دێ عرض کە تەوی پیشانگەهەیە ئەو خەڵکت پشکدار دوی پیشانگەهەیەدا دێوی بەرهەمی بینن ئەو شک خەڵکی دۆکش دوی بەرهەمی بینن یعنی ئەvێت پشکدار شک هەرێکی بەرهەمی خۆ وەختی عرض کە تەلوی پیشانگەهەیە ئەکید هەموو دێ بەرهەمەیەک و دوناسین ممکن اتفاقا نابینەوەندا چێ تەبادل چێ بنابینە وی بەرهەمیدا ئەvێ رووسی دێ بەرهەمی ئیماراتی بینێت ئەvێ رووسی دێ بەرهەمێ هەولێری بینێت ئێسلمانی دی بینێت ئیتالی هەرهۆسا فەدی بینی تعارفك دي تشي بنا بين فان كسادا وتعارفك دي تشي بنا بين اوان برهما يتهاتين عرض كرن الافي بيشانگهي دکتۆر دەمێ بزانم پێشانگاکە کاتژمێر چەند دەکرێتەوە سەردانیکاران لەکوێوە دەتوانن سەردانی بکەن و هەروەها بەگشتی ئامادەکارەکان بۆ پێشوازیکردن لە سەردانیکاران و هەروەها میوانە نێودەوڵەتەکان چۆن کراوە بۆ ئەم پێشانگایە. أكيد يعني بري دومانجا بري تشر روجا بري 15 روجا دو هفته مكاري خو كريا كاكيد بشك دار بدفي بشانجه هيدا ما كان ميفان هينا أكيد استقبالك باش بميفان تخو ما تشكرين ما أوتيل وتحجز كرين بري 15 روجا ما أوتيل تحجز كرين ما ريستورانت وتحجز كرين بري 15 روجا ما تحجز كرين ميفان بشك دار بشانجه هيدا أكيد وزير الشهرواني وقشتو وزار ديت أكيد جناب بارزگار دهوكي ديت وما دعوة قالك تفركرين بو هوليري بو سليمانية بو قالك نوتشدين دا حاضر ببن إيروكا ساعت 5 إيفاري دي فكرنا في بشانگه دي دست بكت زۆر چاکە ئەو کۆمپانیای کە ئاماژە ئەو کۆمپانیانی کە ئاماژت پێکرد کە هی ناوخۆی هەرێمی کوردستانن لە شارەکانی دیکەشەوە بەشدارن یاخود زیاتر کۆمپانیەکان لە سنووری پارێزگای دووهۆکدا چڕبوونەتەوە. ناناش حمو ناوچاوێتاتین هەموو پارێزگای وێتاتین ش بەغدا وێتاتین ش مووسل وێتاتین ئەو دەولەتت بیانی وێتاتین سلێمانی وێتاتین سۆڕان وێتاتین ش هەموو نەوچێت هەرێما کوردستانی و گەلک ژێ یعنی وەکیمە ئیشارە پێدای ش مووسل وش بەغدا شوێت پشکدار بوون دوێ پیشانگەهێدا. دکتۆر جەنابتان میوانی ئەمر من بە دەرفەتی دەزانم دەمەوێت بزانم ئەم ساڵ بەراورد بە ساڵانی پێش و کەرتی گەشت و گوزار لە دووهۆک چۆن بۆ گەشتیاران چۆن ڕویان لەو ناوچەیە کردووە. ئایا گەشتیاران ڕێژەیان زیاتر بوو بەراورد بە ساڵەکانی پێشوو یاخود کەمتر بوو؟ طبعا بري 2019 يعني 2019 وهجدي ويفا نزيكي رجع گەشتیارێت هات لە پارێزگاها دەوەکێ 500 کەسێکی دەربازنان يعني 500,000 کەسێکی دەربازنان بوون 9 ملیۆنێ. طبعا ئەمە زانین ساڵا 2020 کۆنا بوو يعني ڕێژە گەشتیارە نزیکی گەشتە 150,000 کەسێکی ساڵا يعني من ڕێڤەبەرە گشت و گۆزارە منە تەسلیم کردی دەست پێکە ساڵا 2021 يعني بڵێت مانگە یەکدا بوو. ڕێژە گەشتیارە ساڵە 2021 پشتیمە تەسلیم کردی لەگەڵ تیمەکی باشمەوێ هەی مە ڕێژە گەشتیارە گەهاندە 1.5 ملیۆن يعني ئەوە ساڵە 2021 ساڵە 2022 تا دومایی کە هەیڤەهشت ئان هەتا نۆکە حتا vê îroka 24 25 26 mangî no nêzîkî milyonek û 800 kesa wê hatine parêzgeha Dihokê. Feprastî evan du sala livîneke baş kefte kertê giştîgozarê li parêzgeha Dihokê û ev şik nebsaneyî têt em şik gelek cara seredana zalgeha dikeyn pêwendiyeke qewî melgel zalgeha wahayê pêwendiyeke qewî melgel kompaniyê Bexdayê
وهي گەرگەرە کۆمپانی دیمەوە هی فعاکیشک ئەفرێژە گەشتیارە وەختی زێدەتر لێتێت ساڵە 2019 ئەوە نەپسانەی تێت و ئینەما ئەم هەولەکە باش دەین کو ڕێژە گەشتیارە زێتر بکەن و ئەم مەتەوقعاتت ما vê هەیە ئی ساڵە 2022 ڕێژە گەشتیارە بگەشتە 2 میلیۆنە ڕقم هەندێک ئاریشە بۆ مەچبوون پارێزگاها دۆکی. ئیتر دەزانین وەرزی سەرما نزیکە ئێمە دەزانین کە دهۆک بە چەندین ناوچەی گەشتیاری فێنێک ناسراوە کە لە وەرزە گەرمەکاندا خەڵکانێکی زۆر لە باشوور و ناوەڕاستی عێراق و شارەکانی دیکەی کوردستانەوە سەردانی دەکەن. دەمێ بزان لەگەڵ ساردبوونی کەش و هەوادا لەگەڵ دابەزینی پلەکانی گەرمادا ناوچە گەشتیارەکانی دهۆک هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو و هاوشێوەی وەرزەکانی دیکە قەرەباڵغ دەبێ یاخود دەتوانین بڵین چ ناوچەیەکی گەشتیاری هەیە بۆەوەی لە وەرزی زستان وەرزە ساردەکاندا سەردانی بکەین.